بەناوی خی گەورە بینەرانی بەڕێزی بەرنامەی ئارێزە سڵاوی خی گەورەتان لێبێت وا لە بەرنمەیەکی تازە تا دێنەوە لاتان بەرنمەی ئەم جارەمان سەبارەت بە بەختەوەری خێزانە. خێزان وەک دەزانین یەکەی پێکهێنانی کۆمەلگایە وە زۆر زۆر گرنگە بەختەوەری بۆ خێزان. بەختەوەری ئەو ئامانجەیە کە سەررجم کۆمەلگە لە پێناویدا هەوڵەدا و خەوی پێوە بینێت. زۆر زۆر گرنگە بوونی بەختەوەری لە خێزاندا بۆ ئەوەی تاکێکی سەرکەوتوو دەرچێت. خێزانی بەختەوەر تاکی بەختەوەر بەرهەمدێنێ. بەختەوەری تاک ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە بەختەوەری خێزانەوە. بۆیە خی پەروەردگاریش لە باسی خێزاندا زۆر بە گرنگی باز لە بوونی خۆشەویستی و بەیەکەوە بوون لە خێزاندا ئەکات. هەر لەو ئاەتی خی پەروەردگاردا کە باس لە پێکهێنانی خێزانە دەکات ئەفەرمێ من ئاياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. ئاماژە زۆر بە زەقیلە ئاەتەکە باز لەوە ئەکات کە ئەبێ لە خێزانە ئاسوودەیی هەبێ و خۆشەویستی وەکە باسی ئەوە ئەکات هەردوو ڕەگەزەکە بە هەردوو ڕەگەزەکڵێ بۆ یەکتر هاوسەر دروست ئەەکەن یعنی ئەبێ هاوسەریان هەبێت ئەزواج یعنی هاوتاکەی ئەشفەرمێ بێ لەگەڵ یەکە ئاسوودە بن ئارام بن بەیەکەوەی تەسکون و هەست بە ئارامی بکەن لەگەڵ یەکترا و بوونی لە خۆشەویستی قوڵتر مەوەدەکە سەررجەم زانان کە تەفسیری مەوەداکەن بازەواکەن کە مەوەدە لە قوڵایی خۆشەویستیە زۆر لە خۆشەویستی گرنگترە. بۆیە ئێمە لە بەرنامەی ئەم جارەدا حەزەکەین باز لەوە بکەین تا چەندە گرنگە بوونی بەختەوەری و تا چەندە بوونی بەختەوەری لە خێزاندا کاریگەری لەسەر تاکەکان دروستەکە. وەک دەزانین خێزان هۆکارە بۆ دروستکردنی کەسایەتی تاک کەسایەتی تاک لەناو خێزاندا دروست دەبێت و ئەم حاڵەتە بوونی ئەم بەختەوەریە لە خێزاندا زۆر زۆر گرنگە. پێت وایە نەرمین خان تا چەندە گرنگی بەختەوەری و خێزان و پەیوەندیان بەیەکەوە چۆن هەیە؟ بەڵێ طبعاً بەختەوەری هەستێکە لە نێوان ژن و مێردا لە دەرەنجامی لە یەکتر حاڵی بوون و خۆشەویستی و پێکەوە ژیان و بۆ یەکتر توانە و قوربانیدان و تەفاهم دروستە بێت لە نێوان ژن و مێردا بە شێوازێک هەر یەکەیان چۆن ڵێی هۆگری یەکتر ئەبن حەزیان بۆ یەکتری بۆ دروستە بێ تاوای لێت هەر یەکەیان بە فیراقی ئەویتریان بە دوورکەوتنەوەی ئەویتریان بێتاقەتە بێ ینی کەلێنێکی قوڵ لە ژیانیان دروست ئەبێ ئیتر ئەو دوورکەوتنەوەی سەفەر بێ بۆ نمونە دابڕانێک بێ بە هەر هۆکارێک بێ کەلێنێکی قوڵ لە ژیانیان دروستە بێ کەواتە بەختەوەری هەستێکە لە نێوان ژن و مێردا لە دەرەنجامی ئەو خۆشەویستیە دروستە بێ کە بە مروری زەمن لە نێوانیانە دروستە بێ خۆشەویستیش عادەتەن دوای زەواج دروستە بێ ئەو خۆشەویستیە قوڵەی کە لە ئاەتەکە ئاماژەی پێەکە لە دوای زەواج دروستە بێ. دوای ئەوە لە مەسلەی لە یەکتر حاڵی بوون گونجان پێکەوە ژیان قوربانیدان بۆ یەکتری بۆ یەکتر ژیان بۆ یەکتر توانەوە ئەمە ئەو بەختەوەریە دروستەکە کەواتە ئەتوانین بڵێن بەختەوەری بەرهەمی هەوڵی هەردیەکە لە ژن و مێردە یعنی کەسێکیان ناتوانێت بە تەنها ئەویتریان بەختەوەر نەکە ئەگەر ئەویشیان استعدادی نەبێ بە هەمان شێوە هەنگاو بنێت و هەوڵی بەختەوەرکردنی ئەویتریان بکاتە بەختەوەری ڕاستەقینە هەوڵی هەردووکیانە و ئامادەی هەردووکیانە بۆ دەربڕینی بەختەوەری بۆ گەیشتن بە بەختەوەری کە هەریەکە لە ژن و مرد پێشەوەی کەوا پرۆسی هاوسەرگیری ئەنجام بە بەو ئومێدەوە ژیان دروستەکە. بەڵام کاتێکە ئەکەوێتە ژیانی هاوسەرگیری ئایا ڕێی لەو کودا یا لەو کلیلە ئەکەوێت کە بەختەوەری دروستەکەیان نا ئەو ئەکەوێتەوە سەر تاکەکە خۆی کەواتە بەختەوەری هەستێکە یعنی تۆ هەستەکە لەوانەیە لە سیما ئینسانەکە بیبینی لە شێوازی ژیانی ئینسانەکە هەستی پێ بکەی کە ئەم ئینسانە چۆن بەختەوەرە بەچیە ئەزانی بەختەوەرە و دواتری شەڵا ئاماژەی پێەکەین. بەختەوەری تەڵان من پێناسەیەکی تایبەتمێ بۆ بەختەوەری تێدەن بە قسەکانی هەردوو جەنابی خاتو قەدەم خێر و خاتو نەرمین من ئەڵێم خێزان ئەولانە پڕ ئارامەیە کە تاکەکانی خێزان پێکەوە کۆ دەکاتەوە پێناسێکی دەتوانین بڵین خێزانی کەم قوتابخانی پێگەاندنی مرۆڤە کە ڕاستەوخۆ کەسایەتی مرۆڤ بنیاد دەنێ بێگومان ئەگەر خێزان لانە ماڵ ئارامی تیا بەدیکرا بەختەوەری تێدا بکرات تیادا بەدیکرات تەفاهمی تێدا بەدیکرا لێک تێگەیشتن هاوکاری بوون ئەمانە هەر هەمووی هۆکارێکە بۆ دەستەبەرکردنی بەختەوەری و بێگومان بەڕاستی کەسایەتی ئینسانەکان لەم قوتابخانەدا بنیادەنرێ یعنی کەسایەتی ئەم کەسە لە بوێری لە چاکی لە تەواضع نواندن بەرامبەر بە یەکتری ژن بۆ پیا و پیا بۆ ژن بە هەمان شێوە بەڕای من بە تەئکید
چۆن جەنابری شارەت پێدا بە هەردوو ڕەگەزم بەختەورێ دەستەبەرە بێ هیچ کاتێکیش بەڕاستی بەبێ قوربانیدان بەبێ نەرمینواندن بەڕاستی دەستەبەر نابێ ژن بۆ پیا و پیا بۆ ژن بە هەمان شێوە وەکو پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام ئیشارە دەدات هانی برا سەحابیەکانمان دەدا باشترین تانەوانن کە باش دەبن بۆ خێزانەکانیان و چەندین فەرمودەی صحیحی جێ پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان هانمان دەدا بە دەستەبەرکردنی بەهەشت بە تەماحی بەهەشتیبوون و بەهەشت و بەهەشتیبوونەکان بە ناز و نعمەتی بەهەشت بەوەی کە مژدەمان دەداتێ بە باشبوونمان لەگەڵ هاوسەرەکانماندا خوای پەروەردگار لە بەدیلی ئەم چاکانەدا بەهەشتمان پێ عەتاکە و بە هەمان شێوە لە سەرەمەری جیهانی برا سەحابیەکان دەدا بۆ بەدەستهێنانی بەختەوەری و دەستەبەرکردنی لانەیەکی ئارام و بە پاراستنی حقوقی یەکتری لە بینی هەردوولادا خێزانی باش و دروست بنچینەیەکی پتەوە بۆ بەڕاستی لە کۆمەلگادا ئەگەر خێزان پتە بوو ئەگەر خێزان ئارام بوو ئەگەر خێزان بەڕاستی بەیەکەوە تەفاهمێکی وایە بۆ بتوانێت چۆن درێژە بە ژیانی بدا چۆن خاڵەکانیان بەیەکەوە بەڕاستی لێکەوە نزیک بوون بێگومان کۆمەلگا بەڕاستی هەست بە حەسانەوە دەکا کۆمەلگا بەرەو ئارامی دەبێت تاکی کۆمەلگا بێگومان حەساو ئارام دەبێت کەواتە من دەڵێم بەختەوەری بنچینەیەکی سەرەکیە بۆ کۆمەلگەیەکی تەندروست و بوونی چەند بنچینەیەکی باشی خێزان بەرەو تۆکمەی دەبات بەرەو بەهێزی دەبات ئەگەر تۆ کۆمەڵک بنچینەی جەوهریت هەبێ کۆمەڵک خاڵی جەوهریت هەبێ لە ئەساسی ژیانتەوە لە یەکەم دەستپێکردنی ژیانی قۆناغی هاوسەری تۆ تا دوایی بێگومان بەم کۆمەڵە بنچینە بە کۆمەڵە ئامانجە لە ژیانی هاوسەریدا سەرکەوتوو دەبی بەڵام ئەم کۆمەڵە بنچینەیە لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلامە جێگەی ببێتەوە هەموو تاکێک وەکو پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان ئیشارە دەدات ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر مۆزوعی هەڵبژاردننی هاوسەری کە دین و ئەخلاقی هەبێ بێگومان لە هەموو حاڵەتێکدا بەو دینەوە ئارامی بەختەوەری بۆ تاکەکان بۆ خێزان دەستەبەرە بێ خێزانی تەندروست ناتەندروست بەڕاستی خراپی بۆ دەرونی تاک جێ دەهێڵێ لەسەر دەرونی تاک لەسەر خێزان نائارامیەک ناتەندروستیەک ناڕێکێک لە خێزاندا پشێوی جەنجاڵی دروست دەکا بۆیە ئێمە دەبێ بە هەمومانەوە هەوڵی ئێوە بدەین هەمیشە لانەکانمان خێزانەکانمان ماڵەکانمان پڕ لە ئارامی بکەین و هەوڵ دین هەمیشە لە ئینشاڵڵا ناخوا نەخواستەگەر نابەختەوەریەکە و بەرەو بەختەوەری ببین تاوەکو ببینە خێزانێکی تۆکمە لە کۆمەلگادا ئینشاڵڵا ژنومێر دەبێت لەوە تێبگات کە ژیانی خێزان ڕۆڵبینینی دەوێت و جەنابی ئیشارە بدا قوربانیدانی دەوێت تەفاهمی دەوێت تێگەیشتنی دەوێت هیچ کاتێکیش نابێ نەپیاەوە بە تەنازل بزانێت کاتێک کە بەڕاستی شلگیری یاخود نەرمگیری دەکات لەگەڵ هاوسەرەکەیدا و بە هەمان شێوە خێزانیش نابێ ئەوە بە تەنازل بزانێت کاتێک کە ئیتاعی هاوسەرەکەی دەکات کەواتە بە بەختەوەری بۆ تەزەبێت کە هەردوو لا بەیەکەوە هاوکار بن ڕۆحی هاوکاریان تیاابێ دەستبار بن بۆ یەکتری تاوەکو بتوانن لانەیەکی تۆکمە و پڕ ئارامی بۆ خێزان دەستەبەرکردن وەزایی دەنیش کۆمەڵگا بەدری خان پێدوانیە کۆمەڵی هۆکاری زۆر سەرەکی هەن بۆی بەختەوەری لە خێزانە بەردەوام بێت چکە ژیانی خێزانی ژیانێکی بەردەوامە ژیانێکی دوور و درێژە ڕۆژێک و دوو ڕۆژ نییە و بڵێ ماوەیەکە و دوانە بە تەسەنوع و بە ڕووکاریکردن بۆ یەکتر و ڕووپاماییکردن بۆ یەکتری ڕازی بکەن ئەم ژیانە بەردەوامە پێویستی بە کۆمەڵی هۆکارە بۆ هێشتنەوەی ئاسوودەیی و ئارامی و بەختەوەری تایدا کە بە قەناعەتی من لە سەرچاوی دروستکردنی خێزانە ئەم هۆکارانە دەست پێ ئەکات ئەگەر خێزانی کاتێکە لە کاتی پێکهێنانیان لەسەر بنچینەی بە ڕازیبوونیان بە یەکتر بێت ینی هەردوو لە هەست بە بوونی پێویستی بە ڕەگەزەکەی بەرامبەرکە کەس خۆی بە گرنگتر لەوی کە نەزانێ و هەردووکیان بڵێ من پێویستم بە تاکەمە هاوسەرەکەمە و زۆر گرنگم بۆ یەکتر وە قبوڵیشمە ئەو کەسەی کاڵێ ژێرە بۆی لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر بە گرنگزانراوەکە هەم ئافرەت بە مێردەکەی ڕازی بێت هەم پیاویش ئەو ئافرەتی کە ئەوێ اختیاری بکە و بەدڵی بێت قەوسم بیت لەوە کاتێککە کوڕکەچ تر تەمەنیان نەگاتە ئاستی ئەوەی هاوسەرگیری بکەن ئەوە نییە ئەڵێ لە ماڵەوە کچ زۆر شتەشکێنی و نازام ئەمانە و کوڕیژ نازام لە شت هەڵێ ئەوە جۆرێک لە ئینفعال جۆرێکە لەوەی کە ماڵەوە تێبگەێنێ ئێوێ ینی سەربەخۆ بێ و ژیانێک بۆ خۆی دروستکە خۆی سروشتی ئینسان وایە کاتێککە گەشتە تەمەنی هاوسەرگیری هەست بە کەلێنێک لە ژیانی خۆیەکە ئەو کەلێنە خێزان بۆی پڕ ناکاتەوە ئیلا ڕگەزی بەرامبەر نەبێ بۆی پڕکاتەوە هەموو کەسێکیش بە ئومێدی ئەوە بە ئومێدی پڕکردنەوەی ئەو کەلێنی ژیانی خۆی ژیانی هاوسەرگیری دروستەکە بەڵام دواتر یا ئەوە تا ڕێی لێ ناکەوێت چۆن خۆی و خێزانی بەختەوەرکە یا هیواشەی ڕێی لێ ئەەکەوێت ئەزانێت چۆن خۆی خێزانی بەختەوەرەکە ئیستیقرار وەرەگرێ و هێمنی و ئارامی و ئاسایش باڵ بەسەر ژیانیان کێشێ
کەواتە بە پێی قسەکانی جنابەت نەرمین خان ئەو بەختەوەریە سەرەتاکە ئەبێ لەوە دۆست پێ بکە ئەم دوو کەسە بە قەناعەتی کولی خوان بە هەم حەزی بە پرۆسەکە هەبێت ئامادە بێ بۆ هاوسەرگیری یەکەم جارەوە بووە بارهێنرابێت کە ئامادەیە بۆ پرۆسە یعنی ئەمە یەکێ لە هەڵەکانی ئەوە کە ئەو کەسە وا نەزانێت پێویستی بە خێزانە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێکتان ئیمانەکەتان تاوکەن شەطری دینەکەتان ئەوەیە کە هاوسەرگیری بکەن بەشێک لە دامەزراندنی ئیمانی ئینسان بەبەستێتەوە بە خێزان پێکێنانەوە کەواتە بوونی ضرورەتی خێزان دروستکردن زۆر گرنگە دڵخۆش بوون بە پرۆسەی هاوسەرگیری وەک بە گرنگی زانینی و ئەهەمیەت پێدانی و لە ئەولەویەتدانان پێی ینی بڵێ ئەمە لە یەکێکە لە هێشتا گرنگەکانی ژیان کە من پێویستم پێێتی هەنگاوێکی زۆر گرنگە ئەو کەسێک کابێت هەوا بەشی ژیانی خات و قەدەم کە تەمە لەبێ هەستی هاوسەری بۆی هەبێ طبعا ئەمە ئیسلام ڕێگەی پێداوەنیە هەستی هاوسەری بۆی هەبێ پاشان بڕیاری هاوسەرگیریەکەدا و پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سڵام ئیشارەی پێداوە کە چەند جار مەجالی داوە بۆ بینین و بۆ مشاهدەکردن و بۆ ڕێی وەرگرتن و بۆ گۆڕینەوە شروطەکان یەکتر وە گونجاندنیان هەیە شەرتەکانیان تا چەندێک لێکەوە نزیکە طبیعەتیان تا چەندێک لێکن ئایا هاوکوفێت هەیە ئایا لە ڕووی بنەماڵی لە ڕووی حەسەب لە ڕووی جانبە کۆمەڵایەتیەکەیەوە بەیەکەوە گونجاون بەڵام من ئەڵێم هەر کوڕێک یاخود هەر کچێک هەستی هاوسەری بەرامبەر بۆ یەکتری هەبوو دڵنیام کە بە پشت و پەنای خۆی پەروەردگار ئەو هاوسەرگیریە سەرکەوتووە بێ و بێگومان پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئیشارە بە ئافرەتانێک دەدا کە بە ڕەحم و بە سۆز و بەزەی بن و دوود بن و بە هەماشی ئافرەتانی بەڵێ و بە ئیشارە بە پیاوانیش دەدا عەدل بن مامەڵەی جوان بکەن و مامەڵە بکەن لەگەڵ خێزانەکە مامەڵەیەکی تەندروست مامەڵەیەکی سەرکەوتوو مامەڵەیەکە لە هەموو جانبەکانەگرێتەوە تریا کەسابەتە نانی حەڵاڵە لە هەموو جانبێکەوە کە خۆی پەروەردگارە پێغەمبەر ئەکرەم ئیشارەی پێدا لەسەر مامەڵەکە بێگومان گشتگیرە بەدرێخا من پێم وایە پێشەوەی بچینە سەر هۆکارەکان کۆمەڵێک بیر و بۆچوون هەن کە پێش ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری پەیوەندی ڕاستە خۆیان هەیە بە سەرکەوتنی پرۆسی هاوسەرگیری ئەم بیر و بۆچوونانش تایبەتە بە خودی تاکەکە خۆیەوە یعنی ئەبێ خودی تاکەکە خۆی ئەم بیر و بۆچوونانەی لەلا گەڵاڵە بوو بێ یان بڕیاری لەسەردا بێت و گەشتبێتە ئەو ئەنجامە بۆ نمونە یەکێک لەو شتانە مەسەلەن باگراوەندی خێزانی ئایا ئەم تاکە لە ناو چ خێزانێکە پەروەردە بووە ئایا لە نێوان دایک و باوکێکی متەفاهیمی گونجاوی لە یەکتر حاڵی بوو پەروەردە بووە یاخود لە نێوان دایک و باوکێکی هەمیشە شەڕ و ئاژاوە و ینی نەگونجان و توندوتیژە ئەم گەنجە گەورە بووە لە حاڵەتێکیشە ئەگەر ئەو گەنجە لە ناو خێزانێکی ئاوا پەرتەوازەیە گەورە بوو بێت و هاتبێتە ئەوەی کە بڕیار بە هاوسەرگیری بکە هەموو گەنجێک بەشی خۆی عەقڵ و سەلیقەی هەیە ئەکری ئەو گەنجە بە پێچەوانەوە ئیسفادە لە خێزانەکەی بکە کە باگراوندێکی توندوتیژی لە خێزانەکەیە هەبووە ئەم بڕیار بە پێچەوانەی مامەڵەی دایک و باوکی بۆ ژیانی خۆی مامەڵە بکە بۆی بتوانێت کەسێکی بەختەوەر و سەرکەوتوو بێ کەواتە باگراوندی پەروەردەی خێزانی ڕاستەخۆ پەیوەندی هەیە بەو تاکەوە ئەم تاکە ئەبێ ئەوەنە سەلیقەی هەبێ ئەبێوەنە عەقڵ بەکار بێنێ ئەگەر لە خێزانێکی نەگونجاوا بوو با ئەم بڕیار بە پێچوانەی خێزانەکەی مامەڵە بکە ئەگەر خۆ لە خێزانێکیشی گونجاوا بوو ئەوە زۆر هاوکار و زۆر یارمەتیدەرە بۆی پرۆسەیەکی سەرکەوتوو و جێبەجێ بکە خاڵێکی تر نەزرەی ئیجابی ئەو گەن تاکە بۆ پرۆسی هاوسەرگیری یعنی بە تایبەتی لە کچانە ینی با ئێمە نەزرەیەکی تێڕوانینێکی ئیجابیمان هەبێ بۆ پرۆسی هاوسەرگیری من لە مەسەلەن لە ننکمەوە لە دایکمەوە لە پورمەوە لە براژنمەوە لە مەسەلەن لە خوشکەکانمەوە ئەوانەی کە هاوسەرگیریان کردو ئەکرێ هەندێکیان سەرکەوتوو بوون ئەکرێش هەندێکیان سەرکەوتوو نەبوو بن من ئەوانەی کە سەرکەوتوو نەببوون نەمترسێنن لە پرۆسی هاوسەرگیری و چۆڵی تێڕوانینێکی نەرێنین بۆ دروستکەن با هەموو کاتێکە مادە من گەشتومەتە تەمەنێک بتوانم بڕیار بەم سربەخۆ بم لە ژیانی خۆم بتوانم بڕیار بەم هاوسەرگیری بکەم لە ژیانی خۆما بتوانم هەوڵ بەم خۆم بەختەوەرکەم لە ژیانی هاوسەرگیری خۆما کەواتە من هەموو نمونە ئیجابیەکان ئەخەمە پێش چاوی خۆم ئەو نەزرەی کە هەیە بەرامبەر مەسەلەن ماڵە خەزوران خەسوو دش هێوەر با هەمیشە تۆ نەزرەیەکی ئیجابی و هەبێ خەسووەک هاوڕێ تەماشاکە وەکو دایکی خۆت تەماشایکە مەسەلەن دشەکان هێوەرژنەکان ئەمانە هێوەرەکان ئەمانە وەکو کەسێکی نزیکی خۆ تەماشایکە ئەسڵەن تۆ کاتێک هاوسەرگیری ئەکەی ئەچیتە ناو خێزانێک ئەبی بە ئەندامێک لەو خێزانە زۆرتر لە خێزانەکەی خۆتدا ئەبڕێ بە زۆری لەگەڵ ئەوانە هەڵسوکەوت و ژیان بەسەر ئەبێ بۆیە کاتە بێ نەزرەیەکی ئیجابی هەبێ بۆ پرۆسی هاوسەرگیری
بۆ ئەوەی هەوێنێک بێ بۆ سەرکەوتنی پرۆسەکە. خاڵێکی تر سربەخۆبوون لە بڕاردانە، یعنی ئەو کەسێک کە هاوسەرگیری ئەکات هەر کچێکە هەر کوڕێکە با سربەخۆ بێ لە بڕاردانە، گوێ بۆ ئامۆژگاریەکانی هەموو کەسێ بگرێ، ڕێنمایەکانی هەموو کەسێ بگرێ، بەڵام چی لەگەڵ بەرژەوەندی ژیانی ئەوە بوو ئەویان هەڵبژێرێ، یعنی ئینفعال نەیگرێ وەڵام من بەگوێی تۆ ناکەم، وەڵام من ڕای تۆ وەرناگرم، وەڵام من خۆم عاقڵم، من پێویستم بە نەسیحەتی کەس نییە، نە گوێ لە هەموو کەسێ بگرێ، بەڵام کامیان لەگەڵ بەرژەوەندی ژیانیا بوو ئەو خاڵانە هەڵبژێر و لە ژیانی خوا جێبەجێکە، لەگەڵ ئەوەشە سربەخۆ بێ، یعنی لایانی سێهەم تێکەڵاوی ژیانی نێن بێ، چ ماڵە خەزوران بێ چ ماڵە باوان بێ، بتەوێ نەتەوێ ماڵە خەزوران و ماڵە باوان هەرگیز وەکو دوژمنایەتی تەدەخلی ژیانی ئەو تاکانە ناکەن، وەکو دڵسۆزی ئەیکەن، بەڵام ئایا ئەم دڵسۆزیە توانیوێتی بە لێزانانە بیپێکێ یانی توانی بیپێکێ، کەواتە تۆ تەدەخلەکان بە دڵسۆزی تەماشا بکە، بەڵام هەوڵیش بە سربەخۆبی لە بڕیاردارە. خاڵێکی تر مەسلەی خوامادەکردن بۆ زەواج، یعنی تۆ کاتێکە گەنجێک بڕیارەدا پرۆسی هاوسەرگیری بکە بەڕاستی ئەمە پرۆسەیەکی زۆر پیرۆزە، پرۆسەیەکی زۆر گەورەیە، زۆر گرنگە، چکە تۆ یەکەیەکی کۆمەڵایەتی گەورە دروستەکەی، ئەم دەستگایە فراوانە بێ، فەرعی لێ بێتەوە، دوای ئەوە خزمایەتێکی فراوان دروستە بێ، عەلاقات دروستە بێ، یعنی بتەوێت نەتەوێت ئەمە پرۆسەیەک نییە تۆ بە سەرپێیی بڕیاری لەسەربەی. چۆن بۆ نمونە هیوا هەیە مەسەلەن کوڕێک داوای کچێکی کردووە نیانداوە پێ، ئینفعالێ گرێ لە ڕەتفعلی ئەوچە خێرا داوای کچێکەکە بەبێ بیرلێکردنەوە بەبێ هین داوایەکە ئیخوازێ سێرەکەی دوای سەرکەوتوو نابن. خاڵێکی تر بۆ نمونە منافەسەکردن، مەسەلەن منافەسەی ڕانی ئافرەتێک جوان بێ، ئەم خواخوایەتی بۆی دەستی ئەم بکەوێ، ئەم پشکەبەری ئەم بکەوێت، دووسێ کەس داواکاری هەیە کامیان ئازای ئەویان بتوانێت بیخوازێ، ژیان بەڕاستی بەو شێوازە دروست ناکرێت لەسەر ئەساسی منافەسە و لەسەر ئەساسی چاولێکەری و لەسەر ئەساسی چۆنی تۆڵەسەنەوە ئەوانە دروست ناکرێت. ژیان ئەبێ تۆ بەهێمنی بەرنامەی بۆ دانی بزانی کێت ئەوێ کێ لەگەڵ تۆ ئەگونجێ، تەبیعەتی کێ بە تۆ ئەخوا، لەو کەسانی کە داواتەکەن، لەو کەسانی کە ئەو کوڕانەی مەسەلەن ئەچنە داوای ئەو کچانە، ئەکرێ مەسەلەن ڕەفتارەکانی ئەو بپێوێ بە خۆیان، بزانێت کامیان زۆرترین گونجانی هەیە لەگەڵیان، ئەو کاتە بۆ ئەوەیان هەوڵ بە. ئەمە بێجگەلەوەی کە سەرەتا بێت تۆ مەسەلەی دین و ئەخلاقەکە ئیشارەت پێوەی. خاڵێکی تر قەناعەت بوون بە ژیان، یعنی ڕاستە ژیانی هاوسەرەتی وا خۆشە تۆ هەموو ساڵەکانی ژیانی پلە بە پلە ببڕی بەدرێخان، نەک ئەوەی کە تۆ ژیانێک بە تەمابی هەر لە سەرەتاوە هەموو شتێکە لە بەردەسا بێ، وەکو چۆن ئەڵەی کلیلێکە بەدەستەوە بێ شقەیەکەکەیتەوە هەموو بە ئامادەکراوی و بەدامەزراوی بە ئامادەکراوی لە بەردەستا بێ. من ئەڵێم ئەو جۆرە ژیانە لەزەتی نییە، ئەو جۆرە ژیانە لەزەتی هەیە کە هەر جارە و هەوڵەدەی تۆزە پارە کۆکەیتەوە ئەساسێکی پێ ئەکڕی بە هەنگاو مەرحەلەکانی ژیان ئەبڕی تا خۆ دروستەکەی، نەک ئەوەی ئامادەبی بە قەرز هەموو شتێ بچیتە سەری. ئەخە تۆ کە قەرزەکەی کە قیستەکەی کە ئەمانەکەی کۆمەڵێک بارگرانی و زەخت لەسەر خۆ دروستەکەی دوایە چێژ لەو ژیانە نابینی، چێژ لەو ژیانە نابینی. قەناعەت هەبێ لە سەرەتاوە، من پێم وایە خۆشەویستی یعنی ئەمانە هەمووی دروستەکە، قەناعەت دروستەکە، گونجان دروستەکە، پێکەوە ژیان دروستەکە. لەبەرەوە ئەم چەند خاڵی کە ئیشارەتم پێکرد هەموو گەنجێک پێش چوونە پرۆسی هاوسەرگیری یعنی حسابی بۆ بکە، پێم وایە ئیشەڵا هۆکارێکە بۆ ئەوەی سەرکەوتوو بێ لە ژیانی داهاتووە. ئەکرێ ئەمانە بڵین کۆمەڵە هۆکاری سەرەتایین بۆ دەستخستنی پێش پرۆسی زەواج، بۆ دەستخستنی بەختەوەری لە خێزاندا. ئەوەی کە ئاماژەت پێ نەرمین خان لەسەر با بڵین یەکتر با بڵین هەڵبژاردن لەسەر ئەساسی دین و ئەخلاق، بەڕاستی یەکێکە لە هەنگاوە گەورەکان بۆ بەختەوەری. من پێم وایە ئەو کەسەی کە لە ڕوویەکی دینیوانێ بەرنامەدانێ بۆ هاوسەرگیری بۆ ڕۆحیەتەوە یەتە پێشەوانێ کە ئەوێت خی گەورە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەخۆی ڕازیکە. بۆیە لە قسەیەکی ئەبولحەسەنی بەسریم لە رابی دەکەوێتوانێت کە باس دەواکات ئەفەرمێ کچەکانتان بن بە کەسی دیندار، ئەگەر خۆشی ویست ڕێزی لێ ئەگرێت و پلە و ڕێزی خۆی پێئدات، بەڵام ئەگەر ڕقی لێی بوستەمی لێ ناکات. ئەو دوو کەس ئەگەر لەسەر ئەساسێکی دین یەکتریان هەڵبژار، من لەو بڕوایم ئەگەر خوا نەخواستە نەگونجان و نابەختەوەریش لە ژیانیانە هەبێت، عەزێتی یەکتر نایان، یەکتر ناڕەحەت ناکەن، ستەم لە یەکتر ناکەن. ئەمەش یەکێکە لەوەی کە دوورمانە خاتەوە لەو کێشە و ئاڵۆزەی ناو خێزانەکان و یەکێکە لە دەستخستنی بەختەوەری. زۆر جار یعنی بە جیابوونەوەش ئەگەر کۆتایی بێ ئاەتەکە بازەوە کە بالمەعروف بێ، بە شێوازێکی جوان بێ و بە یەکەوە ژیانەکەشیان شێوازێکی جوانە بێ کە ئەو ئاسوودەیەکیایەکە خی پەروەردگار داوایەکات.
خاڵێکی کەکە زۆر گرنگە بەنسبەت هەردوو تاکەکەەوە بە قەنەعەتی من ئەمیش هەر لە ئەوڵەوە پێویستەکات و زۆر جار من قەنەعەتی من وا دروست بووکە لەم کۆمەڵگەی ئێمە هۆکاری نەمانی ئەوەیە هیچ یعنی هەر کامێکیان زیاد لەوەی کە جەنابەت ئیشارەتە پێ تێڕوانینیان بۆ ژیانی هاوسەری یانوێ کلی لێ بیکەنەوەیتر هەم بە هەموو شتێ بگەن پلەبەندیان نییە زیاد لەمەش حەقی یەکتر نازانین یعنی هەر کەسە و ئەوێ شت دەستخات بەبێ ئەوەی حساب بۆ بەرامبەرەکەیکە خی پەروەردگار کە باسەکات ئاەتەکە یعنی زۆر ئاەتەکان زۆر بە جوانی بەڕوونی پێمانەڵێ ئەو ئاەتی کە باس هن لباس لكم وأنتم لباس لهن أزواجا يعني أبي هاوتای یەکتر بن باز لەوە ئەکای ئەم دوو کەسە بێ خۆیان بە تەواوکەری یەکتر بزانن کەسیان خۆی لە پێشتر لەوی کە نەزانێت هەمووی بەتەما بێ ئەم بەشی خۆی لێ بچڕێ مؤسسەیە دروست کراوە هەردوو لە هاوبەشنتە ئەگەر بەم نەزڕەیەوە نەچینە نایەوە هەردووکمان خۆمان بە یەکتر تەواوکەری یەکتر بزانین هەڵەو کەم و کوڕی یەکتر باڵی خۆمان بزانین ناتوانێت ئەم ژیانە بەختەوەر بێت بۆیە هەم خی پەروەردگار وامان داوالیەکە هەم دروستکردنی خێزان ئەمەمان داوالیەکە کە ئەم دوانە یەکتر تاواوکەری یەکتر بن خۆشەویستی و ڕێزلگرتنیان لە یەکتر وا بکات مامەڵەیەکی جوان بە یەکترەوە بکەن ئەوە وا بکات بەختەوەریان دەستخوات کە یەکتریان با بڵێن ئەوەندە بەلاوە گرنگ بێ مؤسسەکەیان ئەوە بەلاوە گرنگ بێ و حەقی یەکتریش بزانن حەقی یەکتر بۆی پیا و مافی چێ بەسەر خێزانەکەەوە ئافرەتە شارەزای بوو بێ و لی تێگەیش بێ ئەویش بۆی بەدەست بێنێ و هەم پیاوەکەش بە هەمان شەبزانم ئافرەتە مافی هەیە هەر بەتەمانە بێ ئەم حەقی دەستکە من پیاومە بێ ئەمانم دەستکە میش هەوە ئوڵبا چی لەسەر ئەمە جێبەجێ بکە ئەگەر ئەم دوو تاکە ئەوەی ئەرکی خۆیانە جێبەجیان کرد بێت هەر سەرەتای دەستخستنی بەختەوەریکە یەکەم لەحظەوە لەمەوە دروست بووە پێدوانە بەدرێخانەمەش بەو شێوەیە بێت طبعا اكو خاتون شاري بيدا اما طبعا كبيغمر يكرم عليه الصلاه فرمي زواج ايمان ني وايمانك انسان دائما زريقر نقصك الايمان يا هبي بها سرجيريا كو بتشونه بروسيا سرجيريا ايمانك تري دائما زري بلامبو شوي كخو بيغمر خو عليه الصلاه والسلام دوام عليك ها سرجيريا لا تشوي شريعه الاسلام به بو مرجع الشرع يعني كخو دوام عليك ها سرجيريا سركوتو به جناب خاتون مشاري بموضوعي او بايدا كجنج كان ئەگەنا قۆناغی بڕیاردان طبعا هەموو گەنجێک هەموو کوڕکچێک لە 2 ساڵ خاوەنی خۆی توانە بڕیاری خۆی بدە منیش زۆر لام پەسەندە بیئە یەکەم دایک و باوک قدوەیەکی زۆر عجیب بن سەرکردەیەکی زۆر ڕەسەن و چاک بن و تەمثیلێکی جوان سیناریۆیەکی جوان پیشان بە مناڵەکانیان بن وەکو خاتون نەرمی ئیشارەی پێدایمە لەو کەیسانی کە 4-5 ساڵی ژیانمان ئەزمونێکمان هەیە لەو چارەسەرکردنی کێشە خێزانیەکانە جاری وایە تەئیدەن بۆ قسەکانی جەنابەت پێچەوانە دەرچۆ جارێ دایک و باوکێک بەردەوام لە جنگ و ئاشوب و کێشەیەدا بوون بەڵام بالعکس ئەم گەنجە هاتووە دیراسەیەکی ژیانی ئەم دایک و باوکەی کردووە کۆمەڵێک خاڵی جەوهەری بۆ خۆژیانی خۆڕیس کردووە ئەگەر چوومە ژیانی هاوسەریمەوە ئەم خاڵانە بۆ خۆم دەستەبەرەکەم پێچەوانی ئەوان سبحان الله هەنگاوەکەی ناوە چۆتە قۆناغی هاوسەرگیری لە ژیانی هاوسەرگیریە کە دیراسی ژیانی خێزانیم کردووە بە فەزلی خوا زۆر سەرکەوتووە بەڵام جاری وایە دایک و باوکەکە زۆر حەکیمن لە مۆزوعی مامەڵەی تەندروستە مناڵەکانیش بە هەمان سیناریۆ بە هەمان مامەڵە بە هەمان تعاملەکەن سەرکەوتوون لە ژیانی هاوسەریە زۆر گرنگکەواتە بیئە یەکەم ئێمە خۆژیان تەنها بۆ ئێمە نابکەم ڕۆ هاوسەرگیریمان کردتر تەواوتر لێرە داوەسێنایتر وردە ئێمە ئەبینە دایکە بینە ئینتاجی بەرهەمێنی مناڵ سەرزەی بە مناڵاوە دانەکەینەوە مناڵەکان من بەرەو گەنجی دەڕۆن بەرەو بڕیاردان دەڕۆن بەرەو ژیانی هاوسەرگیری دەڕۆن بەرەو پێکەوە بەڕاستی دروستبوونی عشیرەتی تازە و بەڕاستی پێگەی کۆمەڵاتیان گۆڕانکاری بەسەرادە کۆمەڵک مەسئولیەتێتە سەرشانێکەواتە ئێمە تەنها بە خۆمانەوەسین دەبێ هەوڵی ئێوە بدەین کە چۆن نەوەکانیشمان دروستکەین کە بەرەو ئەو ئاراسە بەرە ئەو ژیانە بەرە ئەو بەڕاستی دروستکردنی خێزانە هەنگاو دەنێن بێگومان ئێمە کۆمەڵێک خاڵی جەوهەریمان پێویستە و گرنگە بۆ بەدەستەبەرکردنی ژیانی خێزان یا بۆ سەرکەوتنی ژیانی خێزان یا بۆ بەختەوەری خێزان ئێمە پێمان وایە بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی دەرونی سەقامگیری خێزان کۆمەڵێک بەڕاستی خۆماندووکردنی دەوێ بەڕاستی کۆمەڵک جوهدی دەوێ کۆمەڵە قوربانیدانی دەوێ لێبڕانی دەوێ سینە صافی دەوێ بە تەنازل سید نەکردنی حقوقان یەکترێ پاراستنی حقوقەکانی یەکتر لە پیاوانە بۆ ئافرەتان خوا ئەو مافەیاوە بە ئافرەت لە چەندین حاڵەتدا لە چەندین قۆناغدا وەنیە خی پەروەردگار مافیاوە بە ئافرەت کە ئەم پیاوە نەفەقەی بدا حقوقی پارێزرا بێ ناموسی پارێزراوکە ئیتر وەلی ئەمرێتی و ئەم خێزانش خی پەروەردگار کاتێکا کە سوبحان الله خی گەورە چۆن بوو دایکە حەوای نار بۆ ئارامی کێ
کە حەوانیان باوکادەم ئێمە کە بەڕاستی کە دایکادات بۆ بە ئارامی ئێمە ئافرەتانیش دەبێ ببینە مای ئارامی بۆ هاوسەرەکانمان و ئەوانی ژۆکو ئیشارم پێدا مامەڵێکی تەندروست لە حیات و ژیانی ڕۆژانە بکەن تاوەکو ئەو بەڕاستی بەختەوەریە بە ئیزنی خوای گەورە دەستە بەردێ خانەگەل لێرە مەجالێکم پێبین لە فەرمودەی پیامبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژە بووە کە یەکێ لە دەستخستنی خۆشبەختی بۆ نەوەی ئادەم ئەوەیە بەنسبەت پیاوانە باسەکە کە ئافرەتێکی چاکیان دەستکرێت ئافرەتێکی چاک هەوێنی ژیانێکی ئاسوودە و ئارامە بەڵام لەگەڵ ئەوەشە بەدەستهێنانی بەختەوەریەکە بە تەنها بە ئافرەتە چاکەکە ناکرێت چونکە لە فەرمودەکانی پیامبەری خوا صلی الله علیه و سلم دووبارە ئاماژە بووە کە ئەبێ پیاوان مامەڵەی باش بکەن کەواتە ئافرەتە چاکەکە یەکێکە لە بناغەکان بەڵام بۆ بەردەوامی ئەم بناغەیە بۆ دەستخستنی ئەم بەختەوەریە ئەوەیە ئەبێ پیاوی چونکە عادەتەن ئافرەت بە طەبیعەتی خۆی ناسکە نەرمونیانە حەزی بە معاملەیەکی ناسکانە هەیە بە وتەی جوان بە معاملەی خۆش بە زمانی شیرین بەس دەربڕینی خۆشەویستی ئەوەی کە پیامبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی باسی حەزەتی عایشەم کرد ئەم دەربڕینی خۆشەویستی و بەدەنگەوە چوون و معاملە جوانە کە قورئان باسێکا و کە فەرمودەکانی پیامبەری خوا صلی الله علیه و سلم جەختی لەسەرەکەن زۆربەی ڕووی لە پیاوانە کەواتە ئەمە یعنی ناڵێن لەسەر ئافرەتان واجب نییە بۆ معنانە بڵێ بە زمانێکی ژنانە بیڵێن بڵێن نەخێرە بێ پیاوان معاملەیان جوان بێ ژنانیش زۆر گرنگە ژنان بە طەبیعەتی حاڵ زمانیان شیرینە ئەتوانین بڵێن ئافرەتان زیاتر پێویستیان بە دەربڕینی خۆشەویستی هەیە نازیان هەڵگری خۆشەویستیان بۆ دەربڕی پیاوانیش زیاتر پێویستیان بە ڕێز لێگرتن هەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئافرەت پێویستی بە ڕێز لێگرتن نیە و پێویستی بە خۆشەویستی نییە ئەتوانی ئافرەتەکە زیاتر پێویستی بە خۆشەویستیە پیاویش زیاتر پێویستی بە ڕێزە بڵان لەگەڵ دەربڕینی خۆشەویستەکە کەواتە دەربڕینی خۆشەویستی یەکێکە لە گرنگترین هۆکارەکانی خێزانی بەختەوەر کاتێکە ژنومێر زەواجەکان ئەڵێ مانگی هەنوێنی بۆ تۆ مانگێک دیارەکەی بۆ ئەوەی کە ژیانت بەختەوەر بێ بڵێ ژیانی هەنوێنی ئەم ژیانە هەنگوێنە چۆن دروستە بێ بە دەربڕینی خۆشەویستی دروستە بێ بە گونجان بە تەفاهم بە لە یەکتر حاڵی بوون بە گوێگرتن بۆ یەکتر بە حسابکردن بۆ یەکتر بە ڕاگۆڕینەوە بەمە دروستە بێ زائیدەن چی تەغزیەکردنی ئەو خۆشەویستی کە هەیە لە نێوان ژن و مێردا بەچی تەغزیەکەی جاری وا هەیە ئیتر ئەو دوو ئینسانە مناڵێکیانە بێ دوو مناڵانە بێ سەر قاڵە بن بە ماڵە خەزورانەوە بە ماڵە باوانەوە بە ئیش و کارەوە بە جەنجاڵی ژیانەوە وای لێ وردە وردە سیرەکەی ها فاسلێک لە بینیانە دروستە بێ نابێ ینی تۆ هیچ شتێک بکەی بە قوربانی خۆشەویستی هیچ شتێک لە ژیانە بکەی بە قوربانی خۆشەویستی یعنی پیاوێکە بەیانی ئەچێتە دەرەوە هەتا ئێوارە ڕەنجەیە بۆی بتوانێت زۆرترین ڕەفاهیەت بۆ ژیانی خۆی دروستکە بۆچی هەوڵەیە بۆ ئەو هەوڵەیە کە بەختەوەر بێ ئەی باشە تۆ بەختەوەریەکە لەم لە ینی خۆشەویستەکەی هەمالکەیت و تەخزیە نەکەیت و هێنی نەکەی لەو لە لایەکی ترەوە هەوڵبەی لە ڕۆمادیەکەەوە هەڵبێ بۆ دابینکردنی ژیانێکی بەختەوەر ئەبێ هاوسەنگیەک ڕابگیرە لەو بینە کە تۆ بتانی ئەم خۆشەویستی کە بەرهەم هاتۆ لە نێوان ئەم ژن و مێردەیە تەخزیەکەی یعنی بەوە نەبڵێ بڵێ وەڵام من تازە مناڵم هەیە و سەرقاڵم و بەخوا من تازە مناڵەکەم گەورە بووە بەخوا تازە خۆم چوومەتە تەمەنەوە بەخوا تازە کوڕەکەم ژنی هێنا تازە کوڕەکەم کچەکەم شووی کرد من چیم داوە لەمە بەخوا تازە چوومەتە تەمەنەوە نە ئەم خۆشەویستیەکە دروستە بێ کە خوای گەورە ئەیچێنێ لە ناخی هەرێکێکانە پێویستە ئەم ژن و مێردە بە عەقڵانە بە ژیرانە تەخزیەکەن و دەستی پێوە بگرن بۆ ئەوەی بە هەمیشە بە زینوی بمێنێتەوە بە تەڕوتازەی بمێنێتەوە کە بە زینوی و بە تەڕوتازەی مایەوە وای لێ ئەم دوانە بەبێ یەک نان کرێ اینجا لە پەنای یەکە هەست بە ئارامی هەست بە حەسانەوە هەست بە بەختەوەری هەست بە دڵنیایی ئەکەن ئەم ڕنگدانەوە مناڵەکانیش هەستی پێ ئەەکەن مناڵەکانی شەست بێگەن جاری وایە لە مۆزوعێکاکەیەتە پێشەوە مەسەلەن یەکێکیانێ مناقەشەی دایک و باوکەکە بکە مناڵەکانی بەخوا مناقەشیان مەکەن ئەوان ڕێی خۆیان مثبەتە یعنی مناڵەکە تێگەشتووە لە حاڵەتی دایک و باوکەکە کە چەند گونجاو تەفاوت گەڕای باوکم سەلامیش ناکات تاکو دایکم نەبینێگە کە دایکم بینە لە سەلام عەلەیکم مەڵە باوکە بۆ ئێمە زەلامی سەلامانیەکەی یعنی بەیەکەوبوونی یەکتر نزیکی بینی ژن و مێرد زۆر گرنگە بۆ ئەوەی ئاسوودەی و بەختەوەری لە خێزانەتر بێت تا چەنە ئەم دوو تاکە بۆ یەکتر ئەتوێنەوە خەم بە یەکترە خۆن و بە خەمی یەکەوەن ئەوەندە ئاسوودەی و بەختەوەری لە خێزانە دروستە بێت گەورەترین کاریگەری بۆ ئارامی ئەندامانی خێزان کە تۆ ئەو خێزانە لە ڕووی دەرونیۆ چەند هەست بە مرتاحی ئەکا کاتێکە بینی دایک و باوکەکە گونجاون دایک و باوکەکە کێشیان نییە یا کاتێکە ئەچن مەسەلەن بۆ سەردانێ بۆ سەفەرێ بۆ سەیرانێ ئەبینن خێزانێکە بینن پەرتەوازەیە خێزانێکە بن کێشە مەشاکل هێنەوە یعنی چەند هەست بە ئارامیەکەن چەند هەست بە دڵخۆشیەکەن چەند سوپاسی خواکەن کە ئەوان لە کەش و هەوایەکی ئارام و ئاسووداژین لە سایی دایک و باوکێکی بەختەوەرە نەرین خان ئەگەر بەدەیخان یەک لێرا بیرم کەوتۆ لەو باسی سەیرانەوە یەکێکی کە
یەکێ لە گرنگترین هۆنگاوەکان بۆمانەوە بەختەوەری لە خێزانە بوونی ئەم مەجالە تەرفیهیانەیە لە خێزانە بەتایبەتی ئێمە خێزانی ئەگەر خێزانێکی دیندار بە نمونە وەرگرین خێزانێکی ملتەزیم بە دینەوانێ پێویستە بەدیلمان هەبێ بۆ بەڕابواردنی کاتی خۆش بەیەکەوە چونکە ئێمە بەڕاستی جەنجاڵی ژیان وای کردووە هەم پیاوان هەم ئافرەتان هەم مناڵان هەر کەسە و سەرقاڵی کۆمەڵشتا خێزان ئەبێ بەدیلی ئەمە کۆمەڵە کاتی خۆش بدۆزێتەوە بۆی ئاسوودەیەکەی بەردەوام بێ بەختەوەریەکەی بەردەوام بێ بە بەسەربردننی کاتی خۆش جا لە سەیرانایە لە سەردانایە لە چوونە دەرەوەی لە ماڵیان هەر لە ماڵەوە دروستکردنی ئاهەنگێک مناسبەیەکی خۆش یعنی من زۆر جارەوە بە گرنگ ئەزانم ئەگەر هەر مناسبەیەک هەڵەبژێری یادێکی دینیان یادێکی اعتیادی هەڵەبژێری یادێکی دنیای هەڵەبژێری ئەو یادە بکەی بە مناسبەیەکی خۆش کە ئەم خێزانە یا دەربڕینی هەست و سۆز و قسەی خۆش و بەیەکەوە بوون دەبڕێ ئەمە زۆر گرنگە بۆ تازەبوونەوەی ئاسوودەی و خۆشی لە ژیانە چونکە ئەگەر ژیان بۆ ڕۆتینەی خۆی بەردەوام بێ هەموو ڕۆژێ من ئەرکەکانی خۆم بکەم و تۆ ئەرکەکانی خۆ بکەیتەوە وەرە ینی وای لێ وەکو ئامرازمان لێ وەکو ئامرازێکی ئەوەی کە تەلەڤیزۆن ئیشی چیە و تەلاجە ئیشی چیە ئەمەش وامان لێ بەڵام ئەگەر ئەم جەوە خۆش و بەسەربردننی کاتە خۆشانە دووبارەکەی نەوانێت لە هەفتەیە چەند جارێک بەلایانی کەمەوە جارێکەمتر نەبێ دروستکردنی ئەو کەشە ئارام و خۆشە لەزەت لێبینینی جاری وایە کەسەکانە چنە دەرەوە بەس بەخوا لەزەتی لێ نابینن ئەوی شەرەکەن بە یەکێ لە ئیشەکانیان وەک واجبێک بەڕێیەکەن ینی بەچی خۆشە بینێ ئەم خێزانە کوێی پێ خۆشە جارێک بەگوێ یەکێکیان بێ جارێکی کە بەگوێ ئەوەکان بێ ئەمانە هەستکەن ئەم کاتە خۆشترین کاتیانە کە بەیەکەوە ڕەنە حاجی یەک تێبینیتر ینی ئەمە دروستکردنی مناسبەیەک بۆ هەموو خێزانەکە کە هەمویان تیا بەشدارن پێ دڵخۆش بنتیایە من پێم وایە ینی ژنومێر بۆ خۆشیان ینی بینابین جوانێکیان هەبێ مثلەن پیاوەکە ژنەکە داوەتکە بۆ خوانێک بۆ چوونە دەرەوەیەک بۆ شوێنێک بەتەنیا بڕۆن ئیتر لە ڕێگا بۆ خۆیان قسە بکەن یا دەوەری خۆیان یعنی بۆ خۆشیان پێویستیان بەو هێنە هەیە بەو مەوعیدە هەیە کە لەگەڵ یەکە هەیان بێ جارجارە بۆ تەقویەکردنی خۆشەویستیان بۆ باسی یادگاریەکانیان چونکە تۆ جاری وای هەیە لە ماڵەکەیان مثلەن سەرقاڵی بەیانی تا ئێوارە لە دەرەوە یەیتەوە ماڵ و سەرقاڵی میوانە دوو بە دوو کەم ڕێگەکەوێ بەیەکەوە بن بەڵام ئەگەر لەمانەکە جارێ مثلەن 15 ڕۆژ جارێ بتوانی مەوعیدێکە هەبێ لەگەڵ مثلەن ئەگەر لێرە یەکشتان بیر بێنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مسابقەی لەگەڵ حەزرەتی عایشە کردووە پێغەمبەر زۆر سەرقاڵ بوو ئەو ئەرکە قورسەی لەسەر ئەو باوەڕ ناکەم لەسەر هیچ پیاوێک بوو بێت و ئەو هەموو بارگرانیەکە لەسەر دەوڵەتی ئیسلامی لەو سراعی ئەو سەردەمەشا بووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە پرسیاری یادیەکانی لێکا پێڵە وەرە پێش بڕکێ بکەین دووبارە جارێکی پێڵەتەوە جارێکیان ئەو پێشەکە ئەڵام جاریان بەو جاریان ئەمە معنای ئەوەی ئەبێ ژنومێر هەرچی وەسائلی خۆشیەکە بۆ یەکتری دەبڕن لە پێشبڕکێکەوە بیگرێتە هەرچی شتێکیکە لەگەڵ یەکترە ئامادە بن بیکەن یعنی بە شتێکی زیایی نەزان بڵە جا ئەوکەی شتە ئێمە پێ خۆی پێوە خەریکە کە پێغەمبەرێک بەو گەورەیە صلی الله علیه وسلم بیری لەوە کرد بێتەوە کە ئەبێ خێزانی کاتێکی خۆشی لەگەڵا خەڵق ئیزن با بڵەوە بەیەکەوە ڕاکەین معنای ئەوەی بۆ هەموو خەڵق پێویستە کۆمەڵێ مناسبەی خۆش دروستکردن و پێشبڕکێ و قسەی خۆشکردن بۆی دائیمە ئەو هەستەی لا دروستکە ئەم دوانە زۆر لە یەکەوە نزیکە بە ئیجازەی بەدرێخان ئەو تەکنەلۆژیایی کە ئەمڕۆ ماڵی هەموو کەسی کاول کردووە ژنومێر دەتوانن زۆر بە ئیجابیانە بەکاری بێنن تۆ کاتێکە لە ماڵەوەی کاتێکە ئەزانی هاوسەر سەرقاڵی کارە ئیتر کارەکەی لە هەر شوێنێک هەیە یەک نامی خۆشەویستی بۆ بنێرە هەناسەیەکی قوڵ هەڵە کێشێ وزەیەگێتەوە بە بەریا ئیسراحەتێکەکە سواسی خوای گەورە ئەکات بەڵێ بەعنی تۆ ئەو تەکنەلۆژیا ئەتوانی بۆ خزمەتی خۆت بەکاری بێنی ئەگەر تۆ نتوانی زۆربەی کاتەکان بەیەکەوە بی دەردەدڵ بۆ یەکتری بکەی ئەتوانی بەنامەیەکی مۆبایل بەسەری بکەیتەوە ڕووینای ڕاستەخۆ خاتون نەرمینە مە بکە بەنامەکە پێچ عەزیمەتی بەقوەتر یا جاری وای نامەکە بە تەسیرترە تاوەکو ڕاستەخۆ بە لەفزی ئەشمێنێتەوە نامەکە بەتەکید وڵا جاوە ئێمە هەر یەکێک لێمە گەر ئەم بەختەوەریە بۆ خێزان دەستەبەرکەینەوە سونەتەکانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام لە حیات و ژیانمانە دەستەبەریەکەین ئەگەر حەچی خاڵەکانی ژیان ئێستاکە لە باسمان کرد هەمووی بەڕاستی لە فەرمودەکانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام ڕەنگدانەوەی هەیە و بێگومان لە ژیانماندا کاری پێ بکەین بە ئیزنی خوا سەرکەوتووە بین جەنابەت کە ئیشارەت بە ئافرەتی سالیحەدا و لە هەمان شێوە پیاوێکە دین و ئەخلاقی هەبێ کە دین ئەوەی تر بۆ خۆیەتی خولوق و مامەڵەکەی ئەو مامەڵەی لەگەڵ خەڵکە لەگەڵ خێزانەکەیدا لەگەڵ دەوروبەردا
لەگەڵ کۆمەڵگەلا لەگەڵ تاکی و خێزان لەگەڵ بنەماڵەکە دروستێکە زۆر گرنگە ئەم تەعاملەی تەندروستە یان ناتەندروستە لە چوارچێوی دینە ئەنگونجێ یا خود ناگونجێ ئایا بە قسەی فرمودەکانی پێغەمبەری ئەکرەمی کردو عەلەیهی سەڵات وسەلام یاننا جا طبعا ئەم مۆزوعی برنە دەرە و گەشت و گوزار و دروستکردنی فراغێکی ڕۆحی بۆ ئەم خێزانایە بۆ ئەم ماڵ و مناڵە زۆر گرنگە و تا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام زۆر جار کە بە دەشتێکدا معادی برد فرمودەیەکی حساسی تێگەاند و ئەخیر وتیان با مەسئولێ نەبێت لەسەر شانمان گەاندیان لە کاتی نەخۆشی کە سەردانیە کرد سوبحان الله و کەسە ئیمانی هێنا لە کاتی کە حەدەسێک و تێکشکانێکە جەوێک بە ئینسان بگۆڕە سوبحان الله ئەو ئینسانە یەکسەر هەچی هەموو غەم و تەمەموژی سەر دڵیەتی نامێنێ ئێمە طبعا بە دیراسی ژیانی خۆمان لەم کێشە خێزانیان کە 4-5 ساڵە ئەزمموی ژیانمانە بەردەوام ئەو کێشە خێزانیانی هاتووتە لامان بەمەی کە جەنابتانی شارەتان پێدا ببردنە دەرەوە ببردن بۆ سەیرانگایەک یاخود بۆ مەطعەمێک یا بۆ شوێنێکی ئارام یا گۆڕینەوەی کۆمەڵێک ئاڕای یەکتری ئاڵوگۆڕی قسەکانیان کێشەکان معالەجە کراون بۆ نمونە دەرونیان ئارام بووە چ پیاوەکە و چه ئافرەتەکە زۆر گرنگە بەڕاستی ئەم هەڵبژاردننی تەوقیتە ئەم کاتی بەڕاستی ئەم هەڵبژاردننی کاتە بۆ ئەوەی کە ئەم ژن و مێردەگە لە حاڵەتێکی نەئارامیان تەمومژێکی حیات و ژیانی خێزانیان بۆ دروست بوو بەم چوونە دەرەوە یاخود وەکو دادەخەنقەی شارە پێدا بە دروستکردنی مناسبەیەک لە مناسبەکانی تر سەیرانگایە داوەتە ئایا هەدیەکڕینە ئایا برنە شوێنانێکە جاری وای قەدر مەشغەڵەتی ژیان وای لێکرە ژن و مێرد هەفتەیەک ئێوێ حاڵەتێک حەدەسێک قسەیەک بە هاوسەرەکەی بگەڕێتەوە مەجالێکی دەست ناکەوێ وانە بۆیە گرنگە ئێمە بەڕاستی بەرنامە ڕێژیە بۆ ئامی خێزانەکان و تایبەت بخۆشن هەر بە پێ ئەو کەیسانی کە هاتوونەتە لای جەنابتان هەندێک لەو کێشانە لە ئەنجامی ئەوە دروست بووە کە ئێستا بە پێ سەرقاڵی و جەنجاڵەکانی ژیان وای لێ هاتووە پیا و زیاتر ماڵ بەجێ لە زۆرترین کات ماڵ بەجێ هەڵێ بۆ نمونە سەفەرەکە بەپێی ئیش و مەشغەڵەتەکەی بۆ دەرەوەی وڵات زۆری پێ ئەچێ کە لەنێک لە ژیانی ئەو ئافرەتا دروستە بێ مەسئولیاتەکان هەموویەکێتە سەرشانی تەحملی نامێنێ هەر بۆ ئەمەش کاتێکە ئەمەری کوڕی خەتاب لەو کاتا کە بڵێن جێیش ئەبێت و سوپایان ئەبێت و ئەوانە پرسیار لە حەفسەی کچیە کاڵێ ئافرەت تا چەندێک ئەتوانێت تەحملی دووری مێردەکەی بکاویش ئەڵێ 4 مانگ لەوە ئیجازەی ئاسکەری و ئیجازەی هینیان کرد بە ئەوی کە بتوانێت ئەنی هەر کەسە لە ماوەیەکی دیاریکرا بتوانێت سەردانی ماڵ و خێزان و کەسوکاری بکە بۆیە کەواتە ئەو سەفەرکردنی پیاوان ئێستا کە دوورەکەونەوە گەورەترین کەلەن لە ژیانی ئافرەت تا دروستەکات ئەمە جگەلەوەی کە مەسئولیاتەکە بەجێ ئەهێڵێ بۆ ئەو کامەش بارگرانیەکە بۆ ئافرەتە و ناتوانێت تەحملی بکا بەڕاستی یەکێکی کە لەو هۆکارە گرنگانە کە بۆ بەدەستێنانی بەختەوەری و بەردەوامی بەختەوەری خێزان پێم وایە بە وەفایی ژن و مێردە بەرامبەر یەکتر کاتێک کە لە یەکتر ناڕەحە دەبن شتە چاکەکانی یەکتریان بیر بێتەوانە ئەگەر ینی لە ژن و مێرد وەفایان نەبێ بۆ یەکتر سەرقاڵی ژیان و عەزێت و ناڕەحەتی و خەفەتەکانی ژیان بە تایبەتی مەشغوڵ بوون بە مناڵ و با کێشەکانی ژیانەوە ئەوەنە کە ئەهینیانەکات کە خۆشی ژیانیان لە کیسەچێت بەڵام ئەوەی کە دائما ئەوەی لە ژیانی پیامبەری خوا صلی الله علیه و سلم بینین زۆر بەوەفا بۆ خێزانەکانی بە تایبەتی بۆ حەزرەتی خەدیجە کە باسیەکە دائما باسی کردووە و ئەوەی کە متمانیان بە یەکتر بووە یعنی بەوەفا بوون بەرامبەر یەکتر و متمانەشان متمانەی حەزرەتی خەدیجە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە دێتەوە بۆی باسەکە پیامبەری خوا بۆی باسەکە لە وحیم بواتوە یەکسەر فەرمێت تۆ شتی خراپ ڕوو تێناکە ئەوەی متمانە پێی بووە متمانە بوونی ژن و مێرد بە یەکتر هەرچی یعنی شتی یەکتر بەکەم نەزانن و زۆر بە یەکتر بە ڕێزەوە سیرکەن زۆر گرنگە بۆ بەردەوامی بەختەوەری لە خێزانە ئەم متمانە بوونە ئەو وەفاداریەش زۆر گرنگە جەنابەت کە ئیشارە بە وەفاداریدا زۆر گرنگە پیا و بەرامبەر بە خێزانەکەی چی جهدی کردووە قوربانی داوە بەڕاستی هەیە شار و شاری لەگەڵا کردووە تەمەنی لاوی لەگەڵا سەرف کردە لە خوێندنی لە دیراسی لە ئەنواع کۆسپولێمپەری بەڕێ کردووە پێ ئەچێت لە یەک مۆقیفە ئەم پیاوە بیری بچێتەوە و بە هەمان شێوە ئافرەتیش چی خۆشی لە ئەم پیاوە بینیوە لەو چرکێدا کەیتر مۆقیفێکی نوان وەکو حەدیثەکە فەرمی یەک فڕنە العەشیر بیری ئەچێتەوە خێر و خۆشیم لێ نەبینی زۆر گرنگە ئەو وەفادارێک و جەنابەت ئیشارەت پێدا ئافرەت بۆ هاوسەرەکەی کاتێک حەدەسێک ڕوئەدا زۆر گرنگە پەنا بگرێ بەخوا لە شەیطان یەکسەر تەمثیل و سینارۆ جوانەکانی حیاتی ژیانی لە جانبی دینی ئەخلاقی داعوی واعی بوونی هەموو ئەمانەی و بەڕاستی حڕێتی بوونی ئەم ڕەسەی ئەم وەلی ئەمرەی ئەم کەسی کە بەڕاستی زۆر خۆشە ئەم چەترە بۆ ئەو ئەمە بێنێتە بەرچاوی خۆی تووشی لادان و هەڵە و کێشە و بەڕاستی ژیانی تەموژاوی نابێ
زۆر گرنگە لەو حاڵەتی حەدەسانە هەموو ژیانی بەڕاستی ئینسانێک قەت نابێت کوڕکە جواتە سەورکە ژیانیان بێکێشابێ پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سڵام فەرمێ ژیانی هاوسەرگیری بێگومان ژیانی خێزانداری کێشی هەر تێدایە قەت نابێ ئێمە واتە سەورکەین ناکەوینە کێشەوە ناکەوینە تێک گیران ناکەوینە مناقەشاتەوە ناکەینێ حاڵەتی ئینفعالی هەموو ئینسانێک هەموو طبیعەتێک دایک و کچ بەڕاستی هەموو بەڕاستی ئەو کۆمەڵە کەسی کە لە خێزانێکە لە بیئەیەکە ئاژی ئیلا تێک گیرانێکە بێ جا زۆر گرنگە ئەو وەفاداریە بەڕاستی بەتایبەتی بۆ ژن و پیاو هەم ژنەکە وەفادار بێ بۆ چاکیەکانی ئەم پیاوە بە ڕەنجی بە ماندووبوونی ئەوەن دەبێنێتە بەرچاوی ئەم ڕەنجە ئەم زبریە ئەم گەرمین و کوێستانی ئەم بەڕاستی ئیشکردن و پیاکردنی حاڵاڵە بۆ کێی ئەبا ئەگەر بۆ غەیری ئەم نەبێ و ئەم پیاوەش ئەبێ ئەوەی لە بەرچاو بێ ئیداریاتی ئەم خێزانە کێ ڕایگرت کی ئەم مناڵی بۆ پەروەردەکە کی ئەم ماڵی بۆ بەڕاوبێ کی حاجەکانی بۆ جێبەجێکە کێ ناموسی ئەپارێزێ کێ مناڵەکانی پەروەردەکە کەواتە سیفاتی وەفاداری جوانترین خەسڵەتە لە ئینسانی ئیماندارە. یەک نمونەی زیینم لەلایە لەسەر مەسەلەی ئەو وەفاداریە دوو ئافرەت ئەم ناسین هەردووکیان تووشی شێرپەنجە بوو بوون یان دوو خێزانی جیاواز ئافرەتەکان تووشی شێرپەنجە بوو بوون ئافرەتێکیان هێشتا ینی چارەسەرەکانی بۆ ئەکرا چارەسەری هات کیمیایی و ئیتر ئەو حاڵەتە سەرەتایە ناڕەحەتەکەی بۆی ئەکرا پیاوەکە و ژنی بەسەرهێنا ینی ئەخر زۆر قورسە ئەم ئافرەتە چەند ڕەنجی لەگەڵ تۆداوە هیچ نەبێ ئەبێ حاڵەتەکە بوەستێنی ینی ئەگەر بەنیازی پرۆسەیەکی ئاواشێتەوە تەعەدود بکەی بیوەسێنە هەتام ئافرەتە چارەسەر وەرەگرێ هێم نەبێتەوە باری ئاسایی خۆی وەرەگرێ ئەو کاتە چوو ژنی بەسەرهێنا دوایشە زەواجەکەی سەرکەوتو نەبوو دیسان مەجبور بوو هاتەوە بۆ لای ئەم ئافرەتی دوو هەمیشان کە هەمان حاڵەتی هەبوو یعنی هاوسەرەکەی نەک بڵێ دەستبار بوو نەک بڵێ وەفادار بوو نەک بڵێ دڵسۆز بوو بوو بە دکتۆرێکی دەرونی بۆی یعنی ئەو چارەسەرانەی کە وەرئەگیرا ئەمە چارەسەرێکی ڕۆتینی بڵێن ڕسمی تەماشا ئەکرا ئەویتری لە ڕووی معنەوی لە ڕووی دڵسۆزی لە ڕووی بەدەمەوە بوون لە ڕووی دڵنەواییکردن یعنی بوو بە دکتۆرێکی دەرونی بۆی تێگەی بۆیە وەفاداری یعنی تۆ چەند ساڵ بەیەکەوە ئەمە نەک بڵێم هەر پیاو بۆ ئافرەتی هەبێ ئافرەتیش بۆ پیاوی هەبێ یعنی ئەو پیاوەی چەند ساڵ ڕەنجی بۆ تۆ داوە تاتوانێتی ماڵ و سیارە و ئیمکانیەت و ئەساس و هەموو شتێک بۆ تۆ دابین کە ئێستا حاڵەتی پێگیرانێک و یا قەرزاریە یا زەرەرێ یا تووشی سکستێ تووشی قەیرانێ بۆ تووشی نەخۆشیە بووە ناکرێم ئافرەتە وەفای ئەم هەموو ساڵی ئەم پیاوەی لەبیر بچێتەوە ینی چۆنڕی ئەنانی خۆپەرست بێ بەرژەوەند خواز بێ تەنها مەسلحەتی خۆی بخوێنێتەوە وەکو بڵێ دەستباری پیاوەکەی نەبێت لەو کاتەیە یا پیاوەکەی لەبیر بچێتەوە هاوکاری نەبێت لەو کاتەیە. نەنوێ خان هەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەم لە ئاەتی قورئانیشا باز لە وەفاداریەکە خۆی پەروەردگار لە قورئانە فەرمێ ولا تنسوا الفضل بینکم دەبیرتان نەچێتەوە ئەو چاکەی هەتانە بەسەر یەکترەوە هەم لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیشارەت بەوەیە کە فەرمێ یەکێک لێەوە ئەگەر شتێکی خراپی لە یەکێک پیاوێک ئەگەر مؤمن باسی پیاوێکەکە شتێکی خراپی لە هاوسەرەکەی بینێ فەرمێ شتێکی کەی بیر بێتەوە کە شتێکی چاک بڵ سوگەتێکی چاکی بیر بێتوانێ خراپەکەی لە بیر بەرێتوانێ زۆر گرنگە ئەم بوونی لێخۆشبوون و وەفاداریە بۆ مانەوەی بەختەوەری لە خێزاندا قسم ژن و مرد ئەگەر ژن و مێردێک قیاسی یەکتریان کرد بۆ نمونە هاوسەر ژنەکە لە 180 ڕازی بوو لە مێردەکەی ینی مەحاڵە مستحیل لە بڵێ کەس لە 100 بەدڵی بێ یا ڕازی بێ لە یەکتری تۆ ئەگەر لە 180 ڕازی بووی با لە 120ەکە بکەی بە قوربانی ئەو لە 180 و تەواو ژیانێکی بەختەوەر بەڕێکە نەک تۆ لە 180 دەستەبەر کردووە هێشتا بە دوای هەر لە 120ەکە کێشە دروستکەی بۆی ئەوەش بەدەست بێنی نا زۆر ڕاست. بینەرانی بەڕێز خۆشحاڵ بووین بۆی کە لەم بەرنامەیەدا لەسەر ئاسوودەی و بەختەوەری خێزان چەند شتێکمان ئیشارەت پێیان لایەن ئەم دوو خوشکەوە توانیمان ئەوەی کە پێویستەکە لێرە باسی بکەین گرنگە بۆ جاری داهاتوو لە بینەوە لاتان و لەگەڵمان بن و قسەکردن لەسەر هۆکارەکانی نەمانی بەختەوەری لە خێزاندا خواتان لەگەڵ دەستان خۆش بێ بۆ گوێگرتنتان.